بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستانم. من دانیار نورەدین لە بەرنامێکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین. بابەتی ئەمڕۆمان قسەکردنە لەبارەی موچە و دواکەوتنی موچە کە بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. پرسیاری ئەومان هەیە کە کێ بەرپرسە لە دواکەوتنی موچەی فەرمانبەران و موچەی مانگی چواری فەرمانبەران. حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان پاسای ئەوەیە کە حکوومەتی عێراق و حکوومەتی ناوەند 400 ملیارەکەی تاوەکو ئێستا نەناردۆ بۆی کە لەگەڵ داهاتی ناوخۆ و داهاتی خاڵە سنوورەکان دەست بە دابشکردنی موچە بکات. بە گوێرەی زانیاریەکانی کەناڵی پەیامیش لە ئێستادا کۆمەڵێک ڕۆتیناتی کەمی ماوە بریارە لە چەند ڕۆژی ئایندەدا 400 ملیارەکە بگاتە هەژماری بانکی لە هەرێم و هەروەها دواتر دەست بە دابشکردنی موچەی فەرمان بەران بکرێت. بەڵام ئەوەی کە جێگەی گرفتە هەموو مانگێک بە چەند پاسایەک بە چەند هۆکارێک موچەی فەرمانبەران دوا دەکرێت. سەرڕایبوونی ڕێکەوتن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند تاوەکو بودجەی هەموو پارێزگاکان و بودجەی عێراق پەسەند دەکرێت لەسەر حکوومەتی ناوەند پێویستە کە ماگانە ئەم 400 ملیارە بنێرێت تاوەکو موچەی فەرمانبەران دوانەکەوێتەوە موچەی فەرمانبەران دابین بکرێت. هەموو مانگێک لەگەڵ ئەو 400 ملیارەی کە بەغدا دەینێرێت و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو داهاتی لە بەردەستیایەتی دەست بە دابشکردنی موچە دەکات وەک ماڵەکانی ڕابردوو لە وەزارەتی تەندروستی و دەست پێ دەکات وە بە خانەنشینان کۆتایی بە دابشکردنی موچە دەهێنێت. تاوەکو ئێستا حکوومەتی کوردستان هیچ بڕوارێکی نەگەیاندووە بۆی کە موچەی مانگی ڕابردوو دابش بکات و فەرمانبەران بتوان موچەکانیان وەربگرن. ئەو باز لەوە دەکات ئەگەر 400 ملیارەکە لە بەغدادەوە بنێرێت بۆ هەژماری بانکی لە هەرێمی کوردستان بە خێرایی دەست بە دابشکردنی موچە دەکرێت. دەروە پاساوێکی دیکەشەوەیە کە لەبەری کە هەناردەکردنی نەوت لە ئێستادا ڕاوەستاوە لە بەگوێرەی و ڕێکەوتنیش کە هەبوو لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداد سەبارەت بە بودجە و ڕادەستکردنی نەوت بۆی کات لەوەی کە نەوت هەناردەکردنی ڕۆدراگیراوە لەسەر حکوومەتی عێراقی پێویستە 400 ملیارەکە بنێرێت بۆی کە موچەی فەرمانبەران دابین بکات. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێتەوەی ئازیز و خۆشەویست دەتوانن ڕاو سەرنجی خۆتانی لەسەر بڵێن. سەبارەت بە بودجەی هەرێمی کوردستان کە نزیکە لە 16 تریلیۆن و چەند ملیار دینارێک کە ئەم بودجێ دانراوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ هەرێمی کوردستان بڕیارە بە گوێرەی لێدوانی پەرلەمانتارە بەتایبەتی پەرلەمانتاران عێراق لە لیژنەی دارایی ئاماژە بۆ دەکەن بە گوێرەی ئەوەی کە هەندێک لە پەرلەمانتارەکان و هەندێک لە لیژنەکان بردبینی دەکەن بۆ ئەو بودجەیە و بۆ ئەوەی کە هەیە و بەتایبەتی بۆ پارێزگەکان پێدەچێت لە کۆتایی ئەم مانگەدا بودجەش پەسەند بکرێت. بم پێەیە کە هەم موچەی فەرمانبەران دابین دەکرێت ماگانە وەروەها بەو گوێرەی ئەو بودجەیەش کە دەنێرێت بۆ هەرێمی کوردستان پرۆژەکان دەست پێ دەکاتەوە. بەڵام ئەوەی کە گرنگە لە ئێستادا دابینکردنی موچەی فەرمانبەرانەوە پێویستە فەرمانبەران موچەکانیان دوانەکەوێت کە لە ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان بوو لە 28 هەموو مانگێکدا دەست بە دابشکردنی موچە دەکرێت. بەڵام هەموو مانگێک لە دوایەوەی کە بڵێنی یابوو هەموو مانگێک موچەی فەرمانبەران دوا دەکەوێت. بەڵازان دەچمە لای کۆمنتی بەشێک لە ئێوەی ئازیز کە ئەبۆ ئەم بابەتەتان نووسیوە. محەممەد عوسمان نووسیەتی حکوومەت و کاربەدەستانی ئەم هەرێمە بەرپرسن نەیانتوانیوە لەگەڵ بەغدادا بە شێوازێکی ڕێکوپێک لە بەرژەوەندی هاوڵاتیاندا ڕێککەون تاوەکو بودجە بنێرن بۆ هەرێمی کوردستان. دەچمە لای پەیوەندیەکانی ئێوەی ئازیز کاک عەبدوڕەحمان وەردەگرم لە هەولێر. کاک عەبدوڕەحمان سڵاوی خوا لەبێ. سڵاوی خوا لە جەناب و ئیدارە و کاتبوو سەر. وعەلەیکە سەلام سەر هەردوو چاومان. ئینشاڵڵا سەلامەت ئینشاءڵڵا. ئوستاد نەویستن زۆری فڕۆخە لەگەڵ نەتوانین. بەڵێ نەویستن زۆری فڕۆخە لەگەڵ نەتوانین. یعنی ئەگەر ئیرادە هەبی ویستیش وەتوانەکان دەڵێن أجل يستهدفوا إرادة هذه السلطنة. مسألة حفيظة نازل يدلي إن سليمة من السبع فلا تطمح بفيده. أجل الشيء هو جانب هو
الدنيا نجي ظهري وخايف الله شيء يمكن الإنسان كنت أقول الله تعالى وعطاء الإنسان والصدقات سيدة كأنما أنا سواء الموظفين هم المسكين فديكوا تعطي في نظرهم بيت ووالي فرضاي الدخال بأعوان كأنها خدمت مع النكد من يقدر يكون أصعب يقدر يكون كل صعب خدمت يسمع الناس البرباء يسمع قوليه نجنا تواني زور بازة تواني بس زورة زور 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 زورة جيرفاني خوي والله بكا حقي منه غيري من بدا وقد تعبرين نبن ما مساكس تعبر نبي أول أثار صلي حتى وضع نقره إلى العالم فمن بشر إلى العالم وصلاتنا راد بشر إلى عالمي هذا ريتو خوا بكا خوا بيسا أوكرانيا وروسيا انقلابك سرطان سري لسروي زمان او دا سلبي اجا ايجابي بربا بخري ايران زغور دنا بدي قران كاري روزك الرين وروزك طاسكوت وروزك دواكوتن وقا دار خير لكم النادين حتى هو بردوان والسلام عليكم بوك عبد الرحمن لا هولير ولا قال ما نابو كاك محمود لا دوق وردقرم كاك محمود يا صلاح خالبه بورم پەیوەندەکەی کاک محمود داخرا دواتر هەوڵ بدات بتوانێت پەیوەندیمان پێ بکاتەوە بە گوێرەی هەموو داتانی کە هەن لە هەرێمی کوردستاندا حکووم فەرمانبەران و موچە خۆرانی هەرێم ماگانە پێویستیان بە زیاتر لە 970 ملیارد دینار هەیە تاوەکو موچەی سەرجەم فەرمانبەران دابین بکرەوە پێشتر ئاماژەم پێکرد ئەو 400 ملیارەی کە دەنێرێت لەلایەن بەغدادەوە لەگەڵ ئەو داهاتەی کە لە ناوخۆ خاڵە سنووریەکاندا هەیە بەم پێەیە حکوومەت بە گوێرەی وتەی خۆی دەتوانێت موچەی فەرمانبەران دابین بکات دەگەڕێمە لای پەیوەندیەکانی ئێوەی ئازیز کاک محمود لە پیرەمەگرون کاک محمود جان سڵای خوا لێبێ السلام عليكم سڵای خوا لە جەنابی وعليكم السلام سەرەت و چاوان دەستخۆشی بەرنامەکە لێکم وەڵڵا هیچ شێ بەرپرسە ئەم دوو دەسەڵاتە ئەلمانیە ئەم دوو دەسەڵاتە ئەلمانیە گوێ لە مشت ئاڵقە لە گوێی ئەمریکا و ئەوروپا خۆقابی دەبێت چێ بێ یعنی خۆ ئیمامی عومەر بەرپرس نییە خۆ ئەوانە بەرپرس نین کە خۆ حیزبی ئیسلامی بەرپرس نییە خۆ تاوەکو ئێستا دەسەڵاتی ئیسلامی و کۆمەڵ و یەکگرتوو بزوتنەوە تاقی نەکراوەتەوە با بڵێ ڕەفلەکانمان لەوان بگرین یعنی ئینسانە بێ بە ئینسافەوە قسە بکە کە کاتێک قساکە بزانێت چۆن قساکە یعنی میلەتێک وەڵڵاهی بەرپرسی گەورەش من بە ئەم میلەتەی ئەزانم یعنی خۆی بەرپرسە خۆی گەوجێندراوە میلەتە ڕێز و حورمەتم هەیە بۆ جەناب و بۆ ئەوانەی کە تۆزێک ماون ئەوانەی کە یعنی میلەت خۆی گەوجێندراوە ئەڵێ چی وەڵا حیزبێکی ئیسلامی بێتە سەر حکم هەر هەمان شتەکە ئەخر ئەمە لەکوێ عەقڵا جێ بێتەوە لەکوێ مەزیقا جێ بێتەوە لە کام عەقڵەیە ئەگەر سەیۆنیەکیش بێنی ئەگەر یەهودیەکیش بێنی ئەزانێ حیزبی ئیسلامی و ئەلمانی جیاواز نەک مسڵمان یا کاک محمود خۆی تاقی نەکردوەوە هەوڵی نەیاوە کە بیگۆڕێت مسڵمان ئەبێ ڕێزمەیە ئەبێ وێزانی هەبێ ئەبێ ئەخلاقی هەبێ ئەبێ عەدالەت بێ ئیتر هەتاوەکو ئەمانە بن ئەمانە حکم بکەن وەڵای هەر ئاوامان لێیە ئیتر نە زادەمان زادەیە نە ڕێگاوبانمان ڕێگابانە نە موچە موچێ نە معاش نە یعنی هیچ شتێکیان یعنی ئەوە نییە کە یعنی هیچیان نەکردو بۆ ئەم میلەتە ئەوەی کە کردویانە بەڕاستی یعنی مەگەر شەقوەشاندن بوو بێ مەگەر پێڵانی خەڵک بوو بێ مەگەر بەڕەڵاتردنی خەڵک بوو بێ هەر بە پارەیە میلەتە سەیرەکەی کەناڵی داناوە ئەی باشە بۆ موچە دواکەوێ بۆ کەناڵە بێ ئەخلاقەکانتان کەناڵە بێ شەرەفەکانتان کەناڵە هیچ و بوچەکانتان دایم کراوەیە ئاخر کەناڵی کورد مارکس و نێر تیڤی و فڵان و بیسارم بۆ چییە
ورن ئەو کەناڵانە داخن ئەو کەناڵە بێئەخلاقانە داخن پارەی موچەی خەڵک بدەن ژیانی خەڵک خۆشکەن ڕێگاوبانەکانتان جوانە والله ئەوەی سیفات و ئەخلاقی بەنی ئادەم بێ لەمانەیە مەوجود نییە لە یەهودیە مەوجود بێ لە مەسیحیە مەوجود بێ لە هەر کەسێک ئەم مەوجود بێت لەمانەیە مەوجود نییە لە هەندێک کەس هەندێک ناو نهێنم ناوی دینی هەندێک کەس بەچی عەقڵێکەوە دیفاع لەمانەکە دوعای خێریان بۆ کرد نازانم ئەمانە ئەگەر ئەمانە چۆن دوعای خێریان بۆ ئەمانە چۆن دیفاعیان لێکن. زۆر سپاسەکەین کاک محمودجان پیرەمەگرونەوە لەگەڵمان نابووی. کاک عەبدوڵڵا وەردەگرم لە چوارقورنە. کاک عەبدوڵڵا گیان سڵاوی خوا لێوێ. وعليك السلام ورحمة الله سرچامان. والله بالناس عم حصل وفيش انا عم مسافر فرح حاضر هذا سلمان شهر في زمان مسافر بلا والله باقر حكم راني كردي لقى حكم راني شيعة اخوا قولي حتى هذه بغرقنات تايم اواني قولوا على قولك الشيعة هر ساعات الاولي هذا شكلوا لا ركيده قولوا كل شيء شكل تقدر توا او انا 3 سنوات حصلت شو بقدر حصلت جات هذا هو شو 6 مليار وباقي 6 مليار قوه شيء هذا جيت بسببه كان هذا الشيء او دي فارق كوا او حتى كده مش حاضره لانه هو مش حاضر بظهر وما يشار مسند اي كوا مسكت والله يباكم حتى اوانا لقيت الشيعه بشرب حكم الرام بالبهات يقول على لو شاتت هذا ولا لا الشيبين لا شاتت خراسان ولا شاتت ناس زۆر سپاسەکەین کاک عەبدوڵڵا لە چوارقورنەوە لەگەڵمان نابووی. کاک پۆڵا لە هەولێر وەردەگرم. کاک پۆڵا گیان سڵاوی خوا لێوێ. سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان لە هەموو کارمەندەکان. وعليك السلام سەرچاومان. کێشەی موچەیەوە بزانم. بەڵێ بەداخەوە بۆ کێشەیەکی درێژخایەن مزمن بەرۆکی کوردی بەرنەداوە. بەداخەوە دەسەڵاتدارانیش لە بەغدا خاڵی لاوازی کوردیان باش خوێندەوە مردنیان بە کورد نیشاندا بە تا ڕازیە. ئێستا بە تا ڕازیە خاچی لە بیرچۆ نیشتیمانی لە بیرچۆوە مافۆ دەستوریەکانی بەناو دەستور لە بیرچۆوە سەرەڕای ئەوانە ئایا ئەوە بۆ چل ڕۆژ دەچێ نەفتەکەی هەرێم ڕاگیراوە لە بیرمانە گلەیان لێمان دەکرد گوتمان بەهار مەهێنە تۆکان عێراق نەبۆتە دەسەڵاتی عێراق نەبۆتە ئەو دەسەڵاتە دادپەروەرە مرۆڤ دۆستە کورد دۆستە نەخێر ناوتیان ئێوە هەڵەن کاکە دانیاری بەڕێز هاوکێشەی عێراق هەرگیز ڕاستە ڕێنابی نەک لە ڕووی دارایی و ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە بگرە لە ڕووی ئەمنیە و سەربازیەوە ڕاستە ڕێنابی هاوکێشەکە کاکە دانیار تۆوەرە تر ڕۆژە دەبوایە عێراق ئەگە دڵسۆز بوو ئەگەر نوێنەرمان ڕاستەقی نەبووە هەر لە یەکەم ڕۆژدا دەبایە موچەی فەرمانبەران بە تەواوی بنێردرێ ئێستا گوایە تا بودجا پەسەند دەکرێت دەزانیت بە پێی مادەی دەستور ئێستا ئەنجەکێکی کورد تر لە کورد دەدۆزنەوە کاکە دانیار بە بڕگەیەکی مادەی 12 وایە دەیانەوێت خەنجەرێکی تریش لە کورد بدەن دەڵێن داهاتی کوردستان چەند بێ ئەوەندەی بۆ دەنێرینەوە کەواتە کوردیان هیوادارم کاک عەبدوڕەحمان لە وشەی قاسرین تێدەگا ئەو ئەگەر پەیوەندی کرد ڕوونی کردەوە بکاتەوە کوردیان بە قاسرین داراوە فەرمانگەی قاسرین بۆی نییە داهاتی خۆی هیچ سەروەریەکی هەبێ هیچ سەروەریەک کوردستان چەند دینار ئەوەندەتان بۆ دەنێرینەوە خاڵێکی تریش ئەوە بڵێن فەرمانبەرانی کوردستان 680,000 فەرمانبەرە کەسی لە کوردستان ملیۆنە و 200,000 تێپەڕاندووە تۆرەوە شتێن بۆ شوکاریکە کەواتە کێشەی موچە چارەسەر نابێت تا عێراق مابێ تا دەسەڵاتی کوردی ئەو هالاواز بێ ئەو هاسازش بکات لەسەر مافە گەورەکان بە تا ڕازی بێ بەداخەوە ئۆپۆزیسیۆنیش لە بەغدا هەندێکیان ڕۆڵی دەهۆڵ لێدەریان لێدا دەهۆڵ لێدەر لە ماوەی ئەو مانگەی ڕابردوو گوتیان کوردستان دەبێتە بەهار دەرگای خۆشگوزەرانی و هەرزانی سوتەمەنی و بنزین و نەفت و نازانن کاکە ئێوە بخوێنەوە ئێوە ڕاستە هەندێکتان بڕوانامەتان هەیە بەڵام لە فکرەوە لە ڕووی بیرەوە نەخوێندەوارن هاوکێشەی عێراق بخوێنەوە ڕەگەزپەرستی تائیفی لە کوردستانی دڵسۆز نییە خەمخۆر نییە بەشەوازدەیە هەردوو زۆنەکە کە بەداخەوە ئەو دوو شەیە بەکاردێنم زۆر سپاس بۆ کاک پۆڵا
لا هەولێرەوە لەگەڵمانابووی دەچمە لای پەیوەندێکی دیکە باوکی محەممەد لە سی سادق وەردەگرم باوکی محەممەد سڵی خوا لێبێ سڵی خوا لە بەڕێستا وعەلەیکە سەلام سەرە دوو چامان بەڕێزی ببوورە وەڵی ئێمە وەکو تاچێک بە تەنها حکوومەت دەبێت پرسیار نازانم ینی کۆمەڵە شەریحە و کۆمەڵێک لایەن و گروپ هەن هەمومان مخەفیرین یەکەم جەماوەری بێدەنگ دووەم بندیوارەکان سێەم ماساوچیەکان چوارەم کۆیلەکان موچە خۆرە زەبەلاحەکان کە بە مانگێک 30 بۆ 40 ملیۆن وەرەگری ئەگەر نەک دە ڕۆژ موچە دواکەوێت ئەگەر دە مانگیش موچە دواکەوێت بۆ مانگە تەرەپی هەموو یەکاتەوە کەواتە هەموو تاکەکانمان ئێمە بەرپرسیارین لەبەرەوەی بێدەنگین لە ئاست هەموو ئەو قەیران و هەموو ئەو شتانی کە بە دوای یەکایێن و خەڵکیش بێدەنگەزان ئەم توێژانەی کە باسم کردم زۆرترن لە جەماوەرە ڕەشۆڕوتەکە جەماوەرە ڕوشۆڕوتەکە هەرچەندە بکەوێتە سەرخەت هیچی پێ ناکرێت لە بەرامبەر ئەو زەبەلاحانە دەستان خۆش بێت زۆر سپاس دەکەین باوکی محەممەد لە سی سادقەوە لەگەڵمان هەبوو وڵازان خۆشەویستان بە گوێرەی ئەو زانیارانی کە هەن بڕیارە لەم هەفتەیەدا موچەی فەرمانبەران دابش بکرێت هەرچەند بڕوارەکە بە دیاریکراوی دیار نییە بەڵام بە گوێرەی دوایین زانیاری ئەوەیە کە لە ڕۆژانی داهاتوودا ئەو 400 ملیارە دەنێرێت بۆ هەژماری بانقی لە هەرێمی کوردستان و دواتر حکوومەت هەرێمی کوردستان بە گوێرەی ئەو داهاتی کە لە بەردەستایەتی موچە دابش دەکات و لیستی موچەی فەرمانبەران بڵاو دەکاتەوە کە لە هەموو مانگێکی ڕابردوو لە وەزارەتی تەندروستی و دەستی پێکردووە و بە خانەنشینان کۆتایی بە دابشکردنی موچە هاتووە. هەمیشە بەردەوام لە هەرێمی کوردستاندا لە ڕابردوودا چەندین کێشە و گرفت هەبوون بەڵام ئەوەی کە گرنگەوە مافی حەقی فەرمانبەراناویش موچەکانیان لە کاتی خۆیاندا پێیان بدرێت. ڕازان دەچمۆلای پەیوەندیەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست کاکدارا وەردەگرم لە عەربەت کاکدارا گیان سڵاوی خوا لێبێ. کاک دانیارگیان کاکە حازیگیان سڵاوی خوای گەورە لە جەنات و لە بینەران و ئەوەی گوێی لێمانە و السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله كاكدارا گیان سەرچاوم. عزیزەکەی من پێشوتە تەلەفۆنم ئەکرد و قسەمە کرد یەسەیەکێ لەو قسانە دووبارە ئەکەمەوە. عزیزەکەی من ئەمریکایەتە بدەوێنە دەوێت ئەمڕۆ لە 75 بۆ 80 عالەم هەڵە سوڕێنێ. ئەمە یەک. دوو هێنای بە پیلان سەدامی هار کرد. گوێتی پێداگیر کرد. دوای ئەوە محارەزەی ئەو کاتە لە عەرەب و لە کوردەکانی خۆمانی بان کرد. وتی لای بم بۆتان بە قسە مەکەن وتیان بەڵێ هەتا ئێستا بە قسەی غەر بکرێ. عزیزەکەی من کە بە قسەی غەرب کرا کێشەی موچێ کێشەی کارەبایە شەڕی ناوخۆیە ئەمە تەشبیانە بێک و گازوتێک وایە رابێ بە عەرزا و هەرچی پلێکی بەرکێ بەشی خۆی بەرێ یعنی مشکلەکان کۆتایی نایە بەڵام ئێمە لەم بابەینە لەم بەرداشی نەفسی خۆمان و زاڵم و شەیتانش لەولاوە بۆسێ و ئەمرەکەی خوای گەورەشە بێت جێبەجێ یعنی ژیان قورسە بگەڕێن سەر قورئانی پیرۆز خوای گەورە فەرمێ ئەی محەممەد وأنزلنا إليك كلاما ثقيلا ئێمە قسێکی قورسمان بۆ تو هێناوەتە خوارەوە پیا ئەو پیاوەی بەرگەی گرێ پیا ئەو پیاوەی بەهەشت مسۆگەرکە ژیان ناڕەحەتی زۆر تایە هەر قورئانی پیرۆز خۆی فەرمێ سەیری پێشووکە ناڕەحەتیان چەشتووە ئێوە تانێ بە ئاسانی بچنە بەهەشت من ناڵم موچە نەبێ بەڵام موچەکە نییە سەبەبەکەی ڕێک ئەمریکای عەزیزەکەی من خەڵکیاوە بەیەکە لەگەڵ مای جۆلێمە بەڵە کاکدارایان براکەی باوکی من ئەمڕۆ ئەمریکا لەبەر خاتری بەرمیلێ نەوت قاڕێ تێگەیە ئەوە ئێستا شەڕی رووسیا ئۆکرانی هاتۆتە پێشەوە لەوانێت جوغرافیا بگۆڕێ سەری خەریتەی کۆن کە ئێمە لە بەشی قاڕێ ئاسیا لەوانێ بیگۆڕن بماخەنە سەر سوودان جا خۆ بماخەنە سەر سوودان بە قەبرێک ئەوس قوڕەرە بە تەبڕی سەرمانە جۆلێمە جۆنێتە کاکداراگیان شتێکی کەشێ یەک دەقە شتێکی کەشێ ئاقلانە حەلیکەین ئەوە لەم هەفتەی ڕابردووە ئێمە بە کۆڕە و ئەم ئازادیمان بەدەستێناوە کاکەتوانی ژیان بۆستێنی بیوەستێنە بڵێک جەنابی یەکێتی جەنابی پارتی ئێوە هەردووکتان هەر برا گەورەی ئەمە تیقێن بەڵام کوانانم کوا ئاوم کوا زادم ناچم بۆ دەوام لە گەورە بچووک لە فەڕاشەوە کوڕە لە چەگارە و کوڕە لە منەوە لە تۆوە چووکە بە حەقی قورئان بە حەقی قورئان ئەما لاسی خراپترت وەڵڵاهی لەبەر چاومە کاکدارا تۆ پێت وانییە کە خەڵکیش خۆی بەرپرسە لەوەی کە بۆ نمونە لە کاتی دەنگدانە ئێستا زۆربەی زۆری گلەی هەیە بەڵام لە کاتی دەنگدانە بەدەستی خۆیەتی ئەتوانێت بیان من دەنگان بەدەست کا غەریبە
ئەزانی کا غەریب شەیە نەوەڵە غەرب بەدەزەوە خاڵە غەریب ئەوە لە دوورۆ دایەنێ ئەوە ئەو تامچەکە بەدەزەوە سەریعی کات هێواخشی کاتەوە چی لێ ئەوە لای ئێمە نییە ئەوە سەیری کە تەراتێ نەکەن باکێرەکان ئەزیزی من ئەم تەکنەلۆژیاکە ئێستا لای ئێمەیە چۆن مناڵێک لە ڕەوزەیەکێکیش کۆلێژێکی بەرساوەکە ئەوان لە کۆلیسەکان ئێمە لە ڕەوزای لە چاو حیلمە والله ڕاستە ئەخلاقە دەبا دینە دەبا داهاتە دەبا ژیانە دەبا ئەمڕۆ خەڵک گیرفانی ئیجتیهادی کرد بەجاڵ باشە دوورکات نوێژەکە بکا بە سەلامەت بڵێ بە فەسادی خۆم کە دەستی تێخستۆ بۆمان و لێرە شاگردیان هەیە بوومەلەرزە لێبا چیەکەی لە ژێ خێمەکە ئیدارەکەی ئەو لە ماڵەوەین ڕاکەین ئەڵێ ژیانمان ناخۆ چاوەڕکەیتە خراپتر هەیە بەڵام قسەیەک هەیە ئەڵێ مریشت بە دەستی خۆی خۆڵنەکە بەسەر خۆیە کەون و کاینات نایکە من تۆزێکم بەرەکە خراپە تۆ تۆزێکە هەر یەکێکمان بەڵام بەپی خۆی دەرەجەی هەیە ئەدێ سڵاو ڕێزمەیە زۆر سپاس کاک دەرەگیان لە ئەربەتۆ لەگەڵماناوی کاک جەمال وەردەگرم لە بازیان کاک جەمال گیان سڵاوی خوا لێبێ السلام عليكم. وعليك السلام ورحمة الله سرچامان سلام إن شاء الله. من أميدم هاي إن شاء الله مرة باشا بهروانا بدوال هولاتيان كم خوكر من سعوديان هذا خوي يقول خوي نمشتاني دانا كالدنيا وابه بين نارحتية بين خوشية بوغيك خوي والتاقيم أنا كبيان هو كاريبون عطاني هم إنسان كانا لقال أوشا يشتغل عند الصلاة خم عن مدبر لحمور جبر مثلا المعاشي فنامر لحمور جبر فنان للبنزين ولا نبت ولا غاز ولا الفقان ولا وقف مغزاريان ولا يعني خلق عند الصلاة خم عن والله إن شاء الله ودم ركتون لقلب بغاء إثبات بغاء بالفرصة بغاء بالسكيت شو أنا ما أسمع لك قبل الخلاف إن شاء الله ركتون إن شاء الله همش تكباش لم أنا جملة بو بغا قرايبه كده بنزيني 150 ديناريش بنيره بو هلين كردستان ان شاء الله ان شاء الله بشكم اخويا وابه ان شاء الله لمده همش تكباش بهر وانا والدول الجاري حتى تزرع كون بتواتي او لو تافرش بتواتي ان شاء الله لمده ان شاء الله او ناخوش انا هني كوتاي كده ان شاء الله وهذا مريكه الحمد لله انا كان البغاء ان شاء الله همش تكباش ده لا ولا كان ايش كان خير عن هذه وخوذر ان شاء الله 14 هر وانا هر خوي جورا هذا سفين في غميش هذه إخواننا خلق جيا ولا الفقيري في غمض الإخوانية فرميت المجري من لباي خوشي ناخوشي لباي ناخوشي خوشي بهر واب وجاني الدنيا أما هم إخواني دورة خوي أمشاني آدانا أبي وادي إنسان كان واليك وخراب واليك واتشاد من لبوري إما وكاري قنا حطواني حمول لك ما أنا أمشتانا آد ورسالة أم ناخوشيا أم نارحتيا طبعا إن شاء الله أريد إن شاء الله داول لهم أنا كم لهم ولا أنا كانوا بيع والشوبة بسلوكي راك الشوبة هم ولا كوا الواد داول كان محمد الشيخ سوداني كم الريك إن شاء الله أبو هم ولا لما صعدني هم إراغو إن شاء الله ميدم إن شاء الله باشا بأمر خوش بهروانا إن شاء الله إن شاء الله سوسباسك إن كان جمال جان لبازيان لقلب نابوي دشمناي بنديكي ديكا جالا خان لسليماني وردقرم جالا خان صلاحي خوالبه صلاحي خوالي أوج به وعليك السلام بيز أحمد والله بالنسبة برنامج كان تانوا بلى حز أكم دعوكارية كم هي خدمتين فرمو أم برنامج راست خويا أجر حفتي دو جاربي كان بآيني والله دعنوي برسيار والله مي آيني عند هندي برنامج باسي وضعي كومالايتي بكن يعني هر باسي سياسته بڵێن موچە و حکوومەت و ئەو شتانە نەبێ باشە ژاڵە خان تۆ تاوای بەرنامی پامی ڕۆژەکەیت هەر لە ڕادیۆیە نا لە کەناڵەکەمانە بەیانیان سەعات 9 پێشکەشەکرێت تاوەکو سەعات 10 هەمووی بابەتی خێزانی بابەتی کۆمەڵایەتی بەهۆی شوشتۆ زۆر مەجال نییە بەس بەڵێ ئێمە لەو بەرنامانەماندا باسی ئەو بابەتانەکەین کە کاژمێر 4 دووبارە بێتەوە 12 شۆر دووبارە بێتەوە ولا سوشيال ميديا هەنێ ئەو بابەتانی کە زۆر گرنگن دووبارە بنەوە بڵایان دەکەین لەبەرەوە زۆر احتیمامان بەوەیەوە بەڵام ئەو بابەتی پرسیاری وەڵامەی کە مامۆسایەکیانی ئەوە سەروی خۆمانەوە زانن بۆ بەڕێوەری بەرنامەکان چۆن پلاندانێت بۆ ئەو بابەتانەوە زیاتر لە چوارچەی مانگی پیرۆزی ڕەمەزانە گرنگی پێ ئەدرێت وە لە مانگی پیرۆزی ڕەمەزانیشدا بەرنامەی لەو شێوەمان هەبوو بەڵێ
لە خزمەت بەس یەک شتیکەش ئەو برا بە ڕێزە پێش ئەم پەیوەندێوتی هەموو شتێک بڵێن عێراق وەزعی عێراق هەر بەدەست غەر بۆیە و ڕاستەکە لە 91 لە بڕوای کیایە ئەگەر ئەمریکا ڕاستی بکدا خۆی وەها ناوینا پرۆسی ئازادی عێراق ئەگەر ئارەزوی بایە یعنی ئەوایە عێراقی ئازاد کرد بە هینی خۆی بە خەڵکی ئینجارە ئۆپۆزیسیۆنی هێنایەوە لە شیعە لە خوار و لای خۆمان ئەمانە و کەسی هیچی بۆ نەکردن یعنی هەر وەزعەکەی هەر تێکدا ئەو لە باوەڕی کەسانی ئەو ئێستا وەزیرێکی کورد لا بەرن لە بەغاوە ئەو تەداخولەکە ئەیباتەوە کەتی 1 ساڵ بووچە نەدرێ ژیانی خەڵک خراپ بێ بزانە هەر خۆشی ئێین ناکە بەس ئەوەی کۆمەڵی سەرکردە بەلای خۆیان ڕاکێشێ و وەکو ئیجارەت وەکو مقاولات لێیان بکێشێتەوە بۆ خۆی و ئیتر باکی لە خەڵک و لە خەڵکی تر نییە یعنی ئەو قسانە زۆر ڕاست بۆ ئەو برایە کردی ڕاستە زۆر سپاسەکەین ژاڵەخان لە سلێمانی و لەگەڵ کاک ئارام لە ئاربەد وەردەگرین کاگەڕەنگیان سڵای خوا لەوێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله كاغارم يا سر شاما. ساعتين بالفوسيليات. والله سمارات دو توربو خواه أما غني فوسيليات وكنا خوارميليات وأنا بأفكرها. يا أمانة أول خمي ملت بين ولدهم يعني بوجدان بإنصاف بكرامة بأخلاق دول الريان برنامج وكنالة فيروزا. لقال أول شيء خلق مستحقة بلام خلق لفرق وشيم كات شيء عنيكي بخوان نبى سجلاسن بخوان نبى دعاناسن بخوان نبى حد باور كشورش دعانا كان مليان فانا ديو قوي تربية أنا سبارة دو على الركوت نيجي والله إبرا عراق فيها الرابية والله ما كي شيء عني أخوان حاجة من مسألة بموضوع عليها والله بنزين هذا بس وارصو بنزاد ناروك عراق مالية بابا وان نصاي دنيا اندلس كدولة كردستان خمي روشانه بنزینی فيها دركانو يندو خلقه باري كي زوري سيالم خطوة العراق بنزين وتبني ربي ب 450 دينار يا معاش خوري داما قرب الصد تا دايما ودوان زي ما الجوي دلي خوشة دواي دان زي ما هو عايز بتشكا غربي ربي خوا دواي دان زي ما هو كاغارم بوي باور كزيرات كاغارم بوي هاتني جژنی پیرۆزەوە جژنی مانگی پیرۆزی ڕەمەزان خەڵکێکی زۆر لەوانەیە پارێکی زۆری سرف کرد بێت لە جلوبەرگ لە کۆمەڵی مەسرفی دیکە بۆ ماڵ لە ئێستادا ئەوە موچەش دواکەوتەوە بۆ خۆی هەر گرفتە بەڕاستی بۆیە باوەڕەکەی خۆم پارەی مۆدیدە هاتۆ نەماندا یعنی تێبگەن نییە کاکە چیان لێکەی ڕاستەکەیان بەسیتە تۆ یەک شیشی دێ ناکرێت کاری کەسابەتیشان بڕیە لە سەرعانجا هەر بۆ خۆیان بۆ خۆیان ئەمجا دوای ئەوەش من یاکدا نەگرۆت گەشتبین نیم بەمانە باوەڕ کە حتا ئەمانە بێحوکمی ئەم میلەتە بکەن خوا ئاگای لێ میلەت ڕۆژ بەڕۆژ بەرەو وێرانی بەرەو خراپە و بەرەو داخزان نەچێت بابا ئەخلاق نەماوە حیا نەماوە وەڵڵا کوردستان وێران بووە باوەم چە سەرەو سەرجادانە کە بزانە پڕە لە دوور لە ڕووی ئەو قەناتەوە ئەو قەناڵە و بەڕێزی پڕە لە ئافرەتی بەرەڵاو فاحیشەتی هەمیدە نەبوونی قوربەسەریایە تاکە وەڵڵا دنیایان وێران کردووە ئەمجا دوای ئەوەش حد گەشتبین من دەوانە ئەمە دووبارەی نەکەم وەسەتان نێشێنم ئەمانە گزن ئەمانە حەچیشتن بەخوای گەورە ڕێزمێ حرمەتم بۆ تۆ بەخوای گەورە بە حیزبەکەی ئێوەی شۆخەڵەت بۆ نەبەخرا بەڵاتایە حیزب نییە لە کوردستان ئاباجە هیچی بۆ خوا نایسە هەمووی دوای گیرفان و دزی کەوتووە بەڵام کاگەڕان خۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنن لە حکوومەتانی پرۆژەیە کاکە پرۆژەتان دەسەسیدە جێبەجێکراوە هەڵێستان هەبووە نەخێر ئەوە گۆڕان و عالەمی تبە و دەردە بە 25 کورسیەنە قەسەم بە قورئانی ڕەح هەماشەوانی دێنەکرا ڕۆیسە مەسوولەکانیان دانیشتون لە هەولێر خەریک دزی و پارە خواردن خۆشیان بە دوسەزی میلەت دەزانن چیان نەکرد بە خەڵکات سەکەگەنە وەڵا شاسوار عەبدوڵاحید و نەوەنیە بابە تۆ چاکیلان وەڵا ڕووتەکاتەوە کرێ گەراجێ بە 30,000 لە ئەنحای سلێمانیە کام گەراجەی دەخوە بە 1500 لەبارەتەوە ئەوارەوەچن شۆ گەراجەکەنی سەعاتی بێتە 3000 لێسەنێ یارێکی لە ئاوێ مناڵان 500 دینارە 2000 500 لێسەنێ خەڵکم نە فەقیر ئەوێ دەنگا بە شاسواریش ئەمجارە با بە شاسواریش کرێکردە و دزی خۆیانە لەگەر ڕێزم دەست و چاوتان خۆش بێ و خۆ ئەمانەمان لە کۆڵ سووک و ڕساون دەست و چاو خۆش زۆر سپاس کاگەڕەمگیان بۆ هیوایی کە ئەم کێش و گرفتانی هاوڵاتیان بە گشتی چارەسەر بکرێت وە لە هەمووی گرنگتر موچەیە کە مەحەق و مافێکی ینی سەرەتایی موچەخۆران و فەرمانبەران موچەخۆران کارەکەن لە دامەزراوێکی حکومی و پێویستە لە کاتی خۆیدا موچەکانیان بۆ دابین بکرێت بۆ موچەکانیان دوانەکەوێت لە ڕابردوودا و ساڵانی ڕابردوو بۆهۆی هۆکاری کەمی بودجە و نەبوونی بودجە موچە و دواکەوتووە موچەی لێبڕین هاتە ئاراوە بەداخەوە فەرمانبەران موچەخۆران
زەرمەند بوون. لەگەڵ لای پندەکانی ئەوی عزیز کاک محەممەد لە ڕانیە کاک محەممەدیان سڵای خوا لێ لە هەولێر کام محەممەد سڵای خوا لێبێ. السلام عليكم. وعليك السلام سەر چاومان. سپاس دەکەم دارە دەست خۆش بێ پرسەکە پرسێکی هەنووکەیە ئەمە لەو فەرزنا ئەگەر ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ ئەوە هەر نایدە بڵێ موسە هەر نادەم یعنی ئەیکانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەڵوێستیان چییە؟ یعنی ئێستا کایەک لایەنی ئۆپۆزیسیۆن بابێت بڵێ کاکە هەتا دەی مانگەکە موسە نەدەی من هەڵوێستم ئەوە دەبێت هەتا 15 مانگەکە موسە نەدەی من هەتا وەکو ئێستا ئەم حکوومەتە هیچ داواکاریەکی خەڵکی لەژێر فشاری ئۆپۆزیسیۆن جێبەجێ نەکردووە. یعنی دەوا دەکات کەواتە ئۆپۆزیسیۆن ئەوەندە لاوازە دەسەڵات هیچ باکیش پێ ئۆپۆزیسیۆن نییە. هیچ نەمان بینیوە لە ڕابردوودا. پێدوانیە خەڵکیش بەشێکە لە هۆکاری لاوازبوونی ئۆپۆزیسیۆن بۆ پێیکە لە کاتی هەڵبژاردندا هەر یان نەچۆتە دەنگدان یانەوە تا دەنگی بەوان نەیاوە تاوەکو ئۆپۆزیسیۆنێکی بەهێز دروست بێت وە پەرلەمانتاران ئۆپۆزیسیۆنەکان زیاتر بن و بتوان کاریگەریان هەبێت بۆ زۆر لە پرسەکان ئەگەر لە پەرلەمانە زۆری نەبوو نابێ گومان کاریگەرێکی زۆر باشیان نەبوو. بە خودای زۆری نەش بن و 80 لە سەدی پەرلەمانیش بن ئۆپۆزیسیۆنەکان هەر بێدەسەڵاتن. ئەوەختی خۆی لە ڕابردوودا ئەدا مەکتەب سیاسەتەکان زۆر بینی گوتی ئەم بە یەک کورسیشەوە ئێمە هەر فڵانە حزبین ئەو دەڵێ من بە دوو کورسیشەوە هەر فڵانە حزبم و ڕاستیش دەکەن بۆیان چۆتە سەر دەزان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بێدەسەڵاتن دەزان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەگەر سەد کورسیش بێن هەر لە ئاستی بەڵام بۆچی ئێستا حزبەکانی دەسەڵات لە هەڵبژاردن نەترسن؟ لە هەڵبژاردن ناترسن کاکەوە لە بڕیارەکانی نێودەوڵەتی و ئیقلیمەکان دەترسن لە هەڵبژاردنی ناوخۆ ناترسن. بەڵام بەشێکی ترسە چونکە خەڵکێکی زۆر لیان ناڕازیە کە ئەوە هەڵبژاردن دواخرێت دەگینا دەتوانێت ڕێکەون و هەڵبژاردن ئەنجام بدرێت. کاکە ما مەسلحەتیان کردوتە خەتەرەوە هیچ مشکلەیەکیان نییە باکە بۆ ئۆپۆزیسیۆن و بە ملەتەوانە نییە بەس مەسلحەتیان کردوتە خەتەرەوە لەسەر مەسلحەتی خۆیان نام هەڵبژاردن چۆن دەکرێت چۆن ناکرێت. بۆیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە ئێستادا بە بڕوای من ئەمگەن فشار لەسەر دەسەڵات نەکەن بۆ جێبەجێکردنی داواکاری خەڵک لە داهاتوودا چۆن لایەنەکانی دەسەڵات لە دەنگدان زەرمەند دەبن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە دەنگدان زەرمەند گەورەتر دەبن چۆن لە ڕابردوودا بینیمە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تاوەکو ئێستا بە 5 کورسی بە 6 کورسی و بە 8 کورسیەوە بوونا بەحیات نیان گەیاندێتە 15 کورسی و 20 کورسی. بۆیە دەبێت لەگەڵ داواکاری خەڵک بن کاکە فشار بکەن زەخت بکەن بە هاوڵاتی لەگەڵیان بێ ئەمما ئەگەر زەخت و فشار لەو دەسەڵاتە نەکەن هیچ داواکاریەکی ئەم خەڵکە ژێر فشاری لایەنەکانی ئۆپۆزیسیۆن جێبەجێ نەکرێت بە دڵنیاییەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەهات دەباتیان دەستان خۆش و سپاس دەکەم. زۆر سپاس بۆ کاک محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە بوو. وڵاتزان و خۆشەویستان لە هەرێمی کوردستاندا بەدەل لەو 400 ملیارەی کە بەغدا دەینێرێت داهاتی ناوخۆ داهاتێکی زۆر باشەوە بە تایبەتی تر خاڵە سنووریەکان کە زۆر زیادی کردەوە بۆ نمونە لە باشماخ و پەروێزخان ماهانگانە زیاتر لە 50 ملیار دینارە وەروە حاجی ئۆمەران 150 ملیار دینار بووە کە ئەمە ماهانگان داهاتێکی زۆر زۆرەوە حکوومەت دەتوانێت لەگەڵیا یاخو زۆر جارە چاودێرانی ئابووری باز لەو دەکەن کە تەنها بەبێ ئەو 400 ملیارش دەتوانرێت موچەی فەرمانبەران دابین بکرێت. دەچمە لای پەیوەندیەکانی ئێوەی عزیز کاک سیامەن لە حاجیا وەردەگرن. کاک سیامەن گیان سڵای خوا لەبێ. سڵای خوا لە جەنابەت. وعەلەیکە سەلام سەرە دوو چاومان. باس دەکەم کاکە بەنسبەت موچەی فەرمانبەران و پێم سێرە ئێوە وەکو ڕادیارنەکان باسی موچەی فەرمانبەران و دواکەوتنی موچەی فەرمانبەران دەکەن لەبەرەوەی ئێوە بەشێک بوون لە حکوومەتە دەبێت ئەو پرسیارە لە خۆتان بکەن ئایا دواکەوتنی موچەی فەرمانبەران بچێوەیە لەبەرەوەی ئێوە لەو حیزبەدا بوون ڕۆژێدا بوون لەو حکوومەتەدا بوون دەبێت پرسیارەکەتان یعنی لە بەرنامەکەتان لەسەر شێوازێکی تر بەیان نەک لەسەر موچەی و دواکەوتنی موچە. باشە کاک سیامەن چەند ساڵە ئەو موچەی فەرمانبەران دواکەوتووە لێبڕینی موچە دەستی هاتوۆتە ئاراوە ینی خۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەشدار نەبوون لەم دەسەڵاتە بەشدار نەبوون لەو حکوومەتە بۆ ئەبێت مەسەلەن حزبەکەی ئێمە یاخود ئۆپۆزیسیۆنەکان بەشدار بن لە دواکەوتنی موچە لە بڕینی موچە. هەر لایەنێک بە ئۆپۆزیسیۆنتەوە بە هەمووانتەوە هەموو بەشدارن لە حکوومەتی ئەوەی بەشدار لە حکوومەت باسی کۆمەڵەکەم یەکگرتووە گۆڕانە نەوەی نوێیە یعنی هەموو حیزبەکان کە ئایا ئەو کەسانێن
بەشداربێ و ناتوانێت موچە و قوتی خەڵکی دابین بکات بۆ نهاتە دەرێ لە حکومەت بڵێ کاکە من خەڵکی کوردستان هاوڵاتی کوردستان من ناتوانم یعنی بە کورد و مختصری ئەو مەسئولیەتی هەڵگرم دێمە دەرێ لە حکومەتەوە. کاک سیامان وازام زانیاری نییە لە سیاسەت و لە پەرلەمان و هەوایە یعنی هەم لە ولاتە و هەم لە ولاتە. برازیزەکەم لایەنەکانی ئۆپۆزیۆنن خۆ لە حکوومەتانی تابێنە دەرەوە ئێستاش هەمووی کوشانەتەوە لە پەرلەمان و لە بۆ کۆمەڵی دادگەریەوە لە پەرلەمان و لە حکوومەتە خۆجیەکان و پارێزگاکان هەمووی کشاوەتەوە تر چی لەوەی تۆڵی لە حکوومەت بێنە دەرەوە ناخۆ لە بەشدار نین لە حکوومەتە تاوکو بێنە دەرەوە بەڵام لە ڕابردوودا ڕۆڵێکی باشیان هەبوو لەوەی کە بە گوێرەی حەجمی خۆیان بە گوێرەوەی کە دەنگدەران دەنگیان پیاوە کورسیامە دەزێنەوە ڕۆڵێکی زۆر باشیان هەبوو لەوەی کە بتوانن ئەو مافانەی کە وڵاتیان هەیە بێنە دەنگ لەسەری دەبێ هەمووی کۆک بن لەسەر یەک باسە یەکگرتو کۆمەڵ گۆڕانەوەی نوێ یعنی چوار ئۆپۆزیۆنن وایە گۆران لە حکومەت بۆ قەیدی ناکە گۆران لە حکومەت بە بەڵام سێ ئۆپۆزیۆن یعنی جورئەت و تاقەی ئەویان نییە یعنی لەگە ئەو حکومەتەی دابنیشن ئایا خوت و وانشی ئەو خەڵکەی دابن بکەن. بەڵێ زۆر سپاس دەکەین کاک سیامەند لە حاجیاوە لەگەڵ مانابووی بەڵازان و خۆشەویستانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.